خۆشتان لەبێت و ئەم کاتتان باش. ئەو ژنەتان پێدەناسێنم کە لە چەند ساڵی ڕابردوودا بەگشتی و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتتر زۆرترین قسە و باسی لەبارەوە کراوە، هەم لە نێو شەقام و مەجلیسە کۆمەڵایەتیەکان، هەم لە نێوەندە میدیایی و ڕۆشنبیری و ئەکادمیەکانیشەوە. ژنێک کە بۆتە جێی سەرنجی زۆرینەی دانیشتوانی هەرێم و چاوەکان ئێستا لەسەر ئەون. ئاخۆ هەواڵی دڵخۆشکەری پێدەبێت بۆ هەرێم، یاخود وەک هەفتەی ڕابردوو ئاماژە بە مەترسی نوێ دەکات بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان و نیگەرانە لە دابەشبوونی هەرێم بەسەر دوو زۆندا. ئەو بڕیاریدا و سەرکردەی هێزە سیاسیەکانی بانگێشتی کۆبوونەوەیەکی بەپەلە کردووە لەبارەی دۆخی ئێستای هەرێم و مەترسی و ئاڵۆزیەکانەوە. لە هەمان کاتدا قسەکردن لەسەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کە لە بانگێشتنامەکەیدا بە جۆرێک لە جۆرەکان وادەی چەسپاندووە و کردوویەتە دیفاکتۆ بەسەر هێزە سیاسیەکانەوە. جینین هەنیز بلاسخارد، ژنێک لە لووتکەی کاری سیاسی و دیبلۆماسیدا، نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکانە لە عێراق، خاوەنی ئەزموونێکی سیاسی و دیبلۆماسی دەوڵەمەندە. بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ بلاسخارد لە پێگەی پەرلەمانتاری و وەزیری لە وڵاتی خۆی کە هۆڵەندایە کاری کردووە. ساڵی 2004 تا 2010 لە نوێنەرایەتی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا لە ئەمستردام کاری کردووە. لە 2010 تاوەکو 2012 پەرلەمانتار بووە لە پەرلەمانی هۆڵەندا. بلاسخارد وەزیری بەرگری هۆڵەندا بووە لە 2012 تا ساڵی 2017 کە ئەو ماوەیە هاوکات بوو لەگەڵ سەرهەڵدان و چالاکیەکانی ڕێکخراوی داعش لە ناوچەکەدا. لە مانگی ئابی 2018 وەک نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق دەستنیشان کراوە. دواتر ئەنتۆنیۆ گۆتیرێس ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان وەک نوێنەری تایبەتی خۆی لە عێراق داینا و کارێکی گەورەی پێسپار. بلاسخارد کاتێک وەزیری بەرگری هۆڵەندا بووە بەرپرسی یەکەمی هێزە چەکدارەکان و سەرۆکی ئەرکان و سەرۆکی دەستەی سەربازی پاشایەتی وڵاتەکەی بووە. سەرپەرشتیاری هێزی سەربازی وڵاتەکەی لە بوارەکانی سنوور و دەریایی و ئاسمانی و زەمینی کردووە کە ئەمە بۆ هەر پیاوێک ئەرکێکی گەورە و گرانە و بۆ ژنێکی سیاسی و سەربازی ئەرکێکی قورستر دەبێت. بلاسخارد سەرپەرشتیاری چالاکی هێزەکانی وڵاتەکەی کردووە کە دژ بە هەر تاقم و گروپێکی توندڕە و جەنگابن، بە تایبەت لە عێراق و ئەفغانستان و مالی و هەر شوێنێکی تر لە چوارچێوەی هێزە نێودەوڵەتیەکاندا. جنین بلاسخارد لەدایکبووی ساڵی 1973 و هاوسەرەکەی ناوی ئیریکیان هینسە. بلاسخارد بە درێژایی تەمەنی دیبلۆماسی خۆی هەمیشە ڕۆڵی کاریگەری هەبووە لە عێراق، بە تایبەت لە کاتە هەستیارەکاندا ڕۆڵی دیاری هەبووە لە نزیککردنەوەی لایەنە جیاوازەکان و کەمکردنەوەی مەودای نێوان هێز و پێکهاتە جیاوازەکان. هەمیشە خۆی و نەتەوە یەکگرتووەکانی بە پشتیوانی خەڵکی عێراق زانیوە و لە بەشێک لە خۆپشاندانەکاندا چۆتە سەر شەقام و لەگەڵ عێراقیەکان دەرکەوتووە و پشتیوانی داوای خۆپشاندەرانی کردووە. لەو کاتەدا کە ململانەی مەسەبی و تائیفی توند بوونەوە، بلاسخارد ڕێگەی ماڵی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکانی گرتەبەر و هەوڵی هێورکردنەوەی دۆخەکەی دەدا و ڕۆڵی گێڕا لە نێوەندگیری. بلاسخارد لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 2 جار ڕۆژداری توندی داوەتە بەرپرسانی هەرێم و مەترسی سەرقەواری هەرێمی ئاشکرا کردووە. ئێستاش بە توندی هاتۆتە سەر هێڵ و لە دوای پێشکەشکردنی راپۆرتێک لەبارەی خراپی دۆخی هەرێم و نیگەرانی لە بوونی 2 زۆنی سیاسی و ئیداری داوای کۆبوونەوەی سەرکردەی هێزە سیاسیەکانی هەرێمی کردووە و دەیەوێت لە کۆبوونەوەیەکی داخراودا ئەوەی لە دڵی دایەتی بۆ هەمووانی بدرکێنێت.